لێرە پێکەوە لە بۆنەیەکی ئەجگار ئاو کردووە هیوادارم هەموو هاوسەرکەوتوو ئەمڕۆ ڕۆژێکی ئەجگار زانستی و ئەکادیمی بوو بۆ زانکۆی هەڵەبجە و خوێندکارانەمان بەسەر کردەوە کە پرۆژەکانیان یەکەم بوون چ لە بەشی کۆمپیوتەر چ لە بەشی ئەندازیاری چ لە بەشی فیزیا لە ڕاستیدا بۆ ئێمە هەموو خوێندکارەکان سەرکەوتوون بەڵام ئەلبەتە لیژنەیەکی زانستی بڕیاری داوە کە ئەم سێ خوێندکارە خەڵاتی ڕێزلێنانی باشترین پرۆژە وەرگرن لە فستیڤالەکەیە دروست ئەمڕۆمان 1 و 2 ڕۆژەکە فستیڤالەکە کراوە پێمان باش بوو کە ئەم ڕێزلێنانە هەبێ بۆی بێتە خاندانێک چ بۆ خۆیان چ بۆ هاوڕێکانیان چ بۆ ئەوانەی کە لە داهاتوودا پرۆژەی تر دەکەن ئەمە بەشێکە لە پرۆژەکە هەڵبەتە ئەمڕۆ پرۆژەیەکی تریش هەیە کە ڕێزلێنانە بڕوانە ئامەبەخشینە بە چەند خوێندکارێکی بەشی ئەندازیاری کە بەشداریان کردووە لە خولێکی زانکۆی کۆڤنتری بەریتانیادا سەرکەوتوو بوونیادا ئەمڕۆ بڕوانامەی ڕێزلێنان دەدرێتە بەو خوێندکارانش کە لە بەشی ئەندازیاری بەشداری ئەو خولەیان کردووە لە زانکۆی کۆڤنتری کە ئەمە ژێکێکی ترە لە دەستکەوتە ئێجگار گرنگەکان بۆ زانکۆی هەڵەبجەکە خوێندکارانمان تەنها لە سنووری زانکۆی هەڵەبجەدا نەهێشتێتەوە بەڵکو بردومانەتە دەرەوەی زانکۆ نەک تەنها هەرێمی کوردستان بەڵکو وڵاتێکی گەورەی وەکو وڵاتی بەریتانیا لە زانکۆی کۆڤنتری ئەم خوێندکارانە خولیان بینیوە و سەرکەوتوو بوون وتیایە ئەمڕۆ بڕوانامەیان پێدەبەخشرێ. من ناوم گلێنە بەدرانە لە بەشی فیزیام قۆناخی چوارم ئێمە پرۆژەکەمان لەسەر موژن سێنسەر بوو کاسین بە دروستکردنی گڵۆپێکە لە ڕێگەی حاستەوە ئیشەکە ئەمەش بۆ کەمکردنەوەی کارەبا بوو لە بریەوەی کارەبا لە 24 کاتژمێر کارەبا ئیش بکات تەنها لە ڕێگەی حاستەیەکە ئەبوو کە ببینینی کەسێک یاخود موژنێک گڵۆپەکە کەوت ئیژواتە کارەبای کەمتر بەکارهاو و ئێمە لێرەدا ئەنجامدانی ئەم فیستیڤاڵانە تا ڕاتێک بۆ خوێندکاران زۆر باشە لەبەرەوەی ئەبێتە هاندانی ئەو خوێندکارانی دیکەش کە بتوانن وەکو ئێمە هەستن بە دروستکردنی پرۆژێکتێک ئەگەر بچووکیش بێت ئەتوانن بۆ ساڵەکانی داهاتووتر گەورەتری بکەنەوە و هەروەها ئەم ڕێزلێنانانی کە ئێستش ئەکرێت هەروەها ئەمیش بۆ هاندانی خوێندکاران تا ڕادێکی زۆر باشە.